سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی تری ئەکس لەگەڵتان دەبم ئەم جارە باس لە پێکێنانی کابینەی دێمی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین هەروەها باس لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەین باس لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەکەین بە تایبەت ئێستا سەرۆکێکی نوێ بۆتە سەرۆکی ئەمریکاواتە کەسێکی نییە بۆتە سەرۆکی ئەمریکاویش دۆناڵد ترامپە بابزان دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو شوێ ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق گفتوگۆ دەکەم دکتۆر بەخێر بێی سپاس بە لە ناوەخۆ دواتر بچینە دەرەوە بەڵێ پێکێنانی کابینەی دێم بەڵێ تۆ دەڵێ کەمتر لە 6 مانگ یاخود زیاتر لە ساڵێکە خەیانێ پێکێنانی 2 ساڵ و 9 مانگ ببوورە 2 ساڵ و 3 مانگ 2 ساڵ و 3 مانگ بەڵێ ئێستا ئەگەر کەسێک لە منیش بپرسێ وەڵاهی ئەڵێم حکوومەت لەوانەیە زوو پێک بێ و لەوانەیە تاخیرش پێک بێ بەڵێ لە هەر کەسێک بپرسێ و دوو قسەیە هەر هەیە بەڵێ باشە ئەمانە لەسەر چ بنەمایەکەن ئەم قسانەی بەڕێستان بەڵێ بنەمای یەکەم ئەبێت لەوە دەست پێ بکەین ئێمە لە هەرێمی کوردستان لەو ساتە وەختەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست غەرقی ئاگر و ئاسن و خوێن و جەنگ بووە بە هەزاران هەزار کەس کوژراون تەماشاکە لە غازە زیاتر لە 45,000 کەس تا ئێستا ناویان تۆمار کراوە وەکو کوژراو وەڕێکخراوە نێودەوڵەتەکان ئاڵێن ژمارەی کوژراوەکان 2 قات یا 3 قاتە چونکە هەزاران هەزار کەسی تر کوژراون بەڵام هێشتا دەرنەهێنراون لە ژێری دار و پەردەکانە لە کاتێکا لوبنان بۆ بە گۆمی خوێن سووریا یەمەن ئێران و ئیسرائیل پەلاماری یەکترەدەن بەردەم لەناو ئەم هەموو خوێنە هەرێمێکی کوردستانی زۆر بچووک دێت هەڵبژاردنێکی زۆر گەورە ئەکا ئەمە بە خۆی حەقە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقە خەڵکی کوردستان حەقە دەستە بژێری کوردستان شانازێکی گەورەی پێوە بکات چونکە بەڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی وەکو سەرکەوتنێکی گەورە تەماشاکەن ئەمەیەک دوو هەم ئەگەر هەڵبژاردن بکرایە و لە 173 بەشداریان نەکردایە ئەو گرنگەی نابوو بەشداری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاتنیان بەدەم پرۆسەی هەڵبژاردنەوە بە ڕۆحی بەرپرسیارەتیەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان ئەمە دوو سەرکەوتن پرسیارە سەرێکێکە ئەوەیە خەڵک تێدەگا دکتۆر لەم سەرکەوتنە بەڵام پێویستە لایەنە سیاسیەکان لەم سەرکەوتنە تێبکەن تێگەشتنەکە لە چێ لە پێکێنانی حکوومەتە ئەوە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ئێستا لایەنە سیاسەکان وەکو خۆت ئەڵێی لەم بەرپرسیارەتی تێگەن چونکە ئەم سەرکەوتن هەمیشە بەرپرسیارەتیە بۆ سەرکەوتن بەرپرسیارەتیە چونکە سەرکەوتن چەند گرنگە کاک کۆڤان بڕۆ لە هەرچی جەنەڕاڵەکانی دنیا هەیە بپرسە سەرکەوتن چەند گرنگە پارێزگاریکردن بە سەرکەوتنەکەەوە گرنگترە ئێستا پرسیارەکەەوەی ئایا نۆخبەی سیاسی کوردی کە من دابەشیانەکەم بەسەر 4 بلۆکە دوای هەڵبژاردن 4 بلۆکت هەیە بلۆکی پارتی بلۆکی یەکێتی بلۆکی نەوەی نوێ بلۆکی ئیسلامیەکان ئایا ئەم 4 بلۆکە ئەتوانن حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی هەرێمی کوردستان کە یەکسانە بە هەرێمێکی بەهێزی کوردستان دروست بکەن یانە جاتوانن بەم لە تۆ پرسم وەڵام بەرەوە بە ئەم ڕێگەم دەبام ڕستێت پێ بڵام ئەو پرسیار نابێت لەبیری ناکەم خەمە ئەبی وەڵام بدەیتەوە هەرێمی کوردستان هەرگیز بەهێز نابێ تەنها بە حکوومەتێکی بەهێز باڵەکەی تری هەرێمێکی بەهێز ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزت هەبێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێوەی ڕۆژنامە نووس ناوەندەکانی لێکۆڵینەوە هەمووانش لە هەرێمی کوردستان ئەوەندەی فۆکس ئەخەنە سەر پێکێنانی حکوومەت ئەوەندە فۆکس ناخەنە سەر پێکێنانی ئۆپۆزیسیۆن وەکو ئەوەی گەر حکوومەت نەبوو ئۆپۆزیسیۆنش نابێت هەردووکیان بەیەکەوە گرێدراون هەردووکیان بێکەوە من حکوومەت پێک بێت دواتر باسی ئۆپۆزیسیۆن بکەین هەردووکیان بێکەوە دروستە منەوە حیزبانەی کات ئەو ساتە وەختەی کە تۆ حکوومەت دروستەکەی ینی کۆمەڵێک هێزی ئەوشمان نیە جارێک حکوومەت چۆن پێکەیە جا با وەڵامی پرسیارەکەت بەمەوە با زۆر لەسەری نەڕۆن کاتێتەوە بەڵام ئەوەنەیە کە حەزەکەم لە بەرنامەی تۆیە ئەم ڕستەیە بمێنێتەوە حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی هەرێمی بەهێزی کوردستان یەکسانە بە هەرێمێکی کوردستانی بەهێز ئەو دەستەواژەیە بۆ من زۆر مەفهومە هەیە ئێستا سەردانی لایەنەکان پرسیارەکە ئەوەیە کە ئایا حکوومەت دروستە بێ یاننا کەمتر لە 6 مانگ یاخود 2 ساڵ و 3 باش بۆچی ئەڵم کەمتر لە 6 مانگ با بە کورتی وەڵام دەم چون بەشارەکان زۆرن پرەنسیپەکە ئەوەیە ئەگەر بێت و یەکێتی 1000 جیاوازی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیە
پارتی دیموکراتی کوردستان هزار جیاوازی لەگەڵ یەکێتی نیشتوانی کوردستان هەیە لە گەرمەی هەڵبژاردنەکانە حملەی هەڵبژاردنەکان بردیان تا ئەو شوێنەی کە پێی وترێ مریشکە ڕەشە وانە تا بەردەم دەریا بردیان لەگەڵ یەکتریا شتێکی تر نەمابوو کە بە یەکتری نەکەن ئێستا شەیبەن سەرکە شتێکی دوای هەڵبژاردنە ئێستا هەڵبژاردن تاو ئێستا دەرەنجامەکان تاو پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا پارتی وێکێتی کە من پێم وایە بەتەنها پارتی وێکێتی بێ حکومەت دروست بکەن هیچ حزبێکی تر نهێنە ناو حکوومەت چونکە بۆ ئەوی حکوومەتێکی هەرێمی کارات هەبێ کۆنتترۆل کراوت هەبێ ئەکتیڤت هەبێ چالاکت هەبێ بەرهەمهێنەرت هەبێ ئاراستە کراوت هەبێ پێویستە کەمترین حزب بێتە ناو حکوومەت حکوومەتی بنکە فراوانی نیشتمانی بە کەڵکی کوردستان نایەت بە پێشەوانەوە پێم وایە پارتی وێکێتی ئەبێ حکوومەت دروستکەن حیزبەکانی تر ئەبێ بڕۆنە ناو ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێز چاوی کامیرەکانیان ڕۆژانە بەسەریانەوە بێ بۆ ئەوەی ئەمە دروستکەن یەکەم کارەکە ئاسانترە باش با بچینە سەر حکوومەت تۆ ناڵێ وەڵامت بەمەوە لێت دەگەڕێ سیرکە پارتی تۆ پرسیاری 6 مانگەکەم دێکی 25 خولەکەم هەیە پرسیاری ئەمێ کورت و پوخبی فەرموو یاڵە 6 مانگەکە 6 مانگەکە من خۆ لە بری تۆش پرسیارەکەم 6 مانگەکە مادەم بەتەنها پارتی وێکێتین گفتوگۆکە ئاسانترە چونکە تۆ گفتوگۆ لە نێوان دوو لایەنە بێ زۆر ئاسانترە لەوەی لە نێوان 6 لایەنە بێ ئۆکەی جارێ ئەمە هەر سەرەتا خاڵیەکەم خاڵی دوم پارتی دیموکراتی کوردستان کارێکی زۆر باشی کرد کارێکی زۆر باشی کرد چونکە ئەو غاڵەتەی کابینەی ڕابردووی کاری باشی چی کرد بۆ نمونە یەکسەر وتی ئێمە ڤیتۆمان لەسەر کەس نییە ئەمەی کە تۆ ڤیتۆ لەسەر هیچ ئەکتەرێک دانانیت چ لە ناویەکێتی چی لە دەرەوەیەکێتی یعنی ئەمە خۆی ئاماژەیەکی ئیجابی ئەینێریت بۆ دەرەوەی خۆت یعنی من ئامادەم تۆ ئەبێ وەکو ڕۆژنامەنووسێک لەم ئاماژانە تێ بگەیت بەوەی کە من کراوە بۆ حکومەت دروستکەم تۆر هەموو خەڵکەزانی حکوومەت بەبێ یەکێتی و پارتی نابێ ئەوە یەکلا بۆتەوە باشە چکە یەکێتی بینیمان دەیگوت یەک کورسیشم هەبێ من هێزی خۆم ئەمە یەکلا بۆتەوە بەبێ یەکێتی و پارتی نابێ بەڵام ئایا ئەم یەکێتی و پارتیە لە ماوەی ئەم 6 مانگیارەکەکەون ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئایا مەجالێک هەیە ئایا دەرفەتێک هەیە بۆ ئەوەی ڕێبکەون بەڵێ ئەو دەرفەتە لە ئارایە دەرفەت هەیە بەڵام ئایا ئەو دەرفەتە لە سەدا چەند من تەخمینیەکەم ئەو تموحا ئەو شەیتانەی کە باسیەکەی لە نێوان پارتی و یەکێتی هەیە کە دەسەڵاتە ڕێگەیان پێدا ڕێگە بکەون لە نێوان لەو 6 مانگەیە دەرفەتێک هەیە بۆ ئەوەی پارتی و یەکێتی لەسەر کۆی پۆستەکان ڕێبکەون تۆ لە کوردستانە 4 سەرۆکایەتی هەیە سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکومەت بریا سەرۆکاتی هەرێم لە ڕێگەی هەڵبژاردننی ڕاستەخۆ وایە بۆی ئەو گرفتەشمان لە کۆڵ بووە تۆ بەس ئێستا نەبووە ئێستا پارتی وێکێتی ئەبێ لەسەر ئەم 4 سەرۆکایەتی ڕێبکەون یەک دووهەم ئەبێ لەسەر وەزارەتە سیادیەکان ڕێبکەون ئایا ڕێکەکەون تۆ ئەوانە دەبینیوە ئایا دەرفەتێک هەیە ڕێبکەون هەیە بەڵێ بەڵام ئەم دەرفەتە تەنها لە 125 لە 125 بۆ 6 مانگەکە بەڵێ لە کەمتر لە 6 مانگ ئەگەر بێت و ئیرادێکی بەهێزیان هەبێ ئەگەر بێت و تەماح بخەنە بەردەمی یەکتری ئەگەر بێت و بەرژەوەندی یەکتری دابین بکەن ئەگەر بێت و ڕێز لە هەمان کاتە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن بکەن بەڵام بگرن بەڵام لە هەمان کاتە ڕێز لەوە بگرن کە تۆ خۆت وتت کە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان 95 کورسی بێنێ ناتوانێت بەبێ پارتی حکومەت دروستکە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەک 40 کورسی بەڵکو 95 کورسی بێنێ ناتوانێت بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ زۆر خۆشن بڵێ ئەبێ لەسەر ئەمە ڕێککەون بەڵام ئایا ڕێککەون ئەو پرسیارەکەی من پێتەڵم وەڵامی پرسیار تۆ ناتوانێت من بڕۆمە ناو تەفاسیلەکەی بە کورت ڕێککەون ناتوی بڕۆمە ناو تەفاسیلەکەی بە کورتی پێتەڵم لە 125 شانسیەوەیان ڕێک هەیە ڕێککەون لە 175 ڕسیەوە هەیە ڕێنەکەون خۆیانن یان دەستی دەرەکی شەلی هەمووی بەیەکەوە کوردستان هەرێمی کوردستان بریتی نییە لە هەرێمێک لە ئیسپانیا هەڵبژاردنیان کردو و براوە حکومەت نا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق کە دەوڵەتێکی هەڵوەشاوەیە کە بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕوبەڕووی ئاگر و ئاسن بووەتەوە کە هەموو شتێکی تیابینە ئەکرێتەوە ئەگەر تۆ بەمانە جال لی تێگەن لەم بە من بڵێ تورکیا ڕۆڵی نییە هەڵام بڵێم نەکرد قسێکی جوانت کرد بەتت لە نێو ئەم شەڕ و ئاگرەیە لە نێو ئەم کوشتن و کوشتارگەیە هەرێمێکی بچووک دێ هەڵبژاردنەکە ئەم لایەنە سیاسیانەی ئێستا کە هەن لەوە تێئەگەن کە ئەو ئاگر و ئاسنە لە دەوروبەریان هەیە و ئێرە هەرێمێکی ئارامە لەوە تێئەگەنە بێ حکومەت زوو پێک بێت بەڵێ تێگەیشتون لەوە تێگەیشتون بەڵام تۆڵی 125 بەڵام ئایا ئەیکەن
تۆ بۆ نایکەن ڕقی شخصیت چییە؟ جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان تێگەیشتن لەگەڵ فاکت. بەڵام هەندێک جارش هەندێک شتەکەمە قوربانی بۆ ئەوی هەرێمەکەم بمێنێتەوە ئەماکەن ئەگەر من تمۆحی خۆیان نەکەنە قوربانی بەس بۆ ئەوی هەرێم پارێزراو بێ، ئەگەر من ناوەندی بڕیار بم لە هەرێمی کوردستانە چ لە ناو پارتی دموکراتی کوردستان چ لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە هەموو قوربانیەک ئەدەم بۆ ئەوەی پارێزگاری لەو دوو سەرکەوتنە بکەم. ئەو دکتۆر عادل باخەوان بەڵام ئەوان بەڵام ئەوان پێم وتی لە سەدا بسوێن شانسی ئەویانەیە حکومە دروستکەن نە خۆیان ئەو تموحی کە هەیەە ئەو شتێک کە هەیەە ئەیکەنە قوربانی هەرێمی کوردستان بۆ ئەوی هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە بە پارێزرای بمێنێتەوە ئەمنیەتی بە دوو ڕەگەز ینی عنسر وەڵامتە دەمەوە بە دوو ئەندیکاتۆر وەڵامتە دەمەوە. باشە یەکەمیان ئەوەی کە من قسم لەگەڵیان کردووە هەر هەمویان ئەیانەوێت ئەمە بکەن. باشە ئەیانەوێت ئەمە بکەن یانەوێت بەرزووترین کات حکوومەتێکی هەرێمی کوردستان دروست بکەن پەرلەمان جارێ ئەسڵ پەرلەمانە بێ کۆ بێتەوە بۆی شەرعیەت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێت دوایەوە سەرۆکی هەرێم هەڵبژێرێت دوای ئەوە سەرۆکی هەرێم ئەبێت تەکلیفی کەسێک بکە بۆی حکوومەت کابینەی نوێ پێک بێنێ ئەیانەوێت بەرزووترین کات ئەمە بکەن. بەڵام ئایا هەلو مەرجە بابەتێکە ڕێگایانەدات ئەمە بکەن من پێ دەڵم لە سەدا بسوێن شانسیان هەیە بیکەن. هەلو مەرجە بابەتێکە بەڵێ هەلو مەرجە بابەتێکە دکتۆر بەڵێ پەیوەندی بە ڕقی شخصیوە هەیە پەیوەندی بە تموحەوە هەیە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەگەر تۆ بتێ من لە یەک قاتە هەموو شتەکان کۆ بکەمەوە هەڵم ئەم بینا گەورەی چەندین قاتی هەیە مەسعادەکەت بەم قاتانە ئەبێ سەر بکەوێت قاتی یەکەمی بریتێ لە مێژوو ئەوەی کە تۆ باسیەکەی تۆ پێڵێ ڕق من پێڵە مێژوو قاتی دوام بریتێ لە کولتور قاتی سێم بریتێ لە جیۆپۆلیتیک قاتی چوارەم بریتێ لە بەرژەوەندی شخصیەکان قاتی شەشەم و حەوتەم و هەشت ئەتەوێ پێسەرکەوم هەتاوەکو ئەڕاتە نزیکی هەورە بێتەوە یعنی جیاوازەکانیان زۆرن بەڵام ئایا ئەو جیاوازیانە چ قابلی چارەسەرن با وەڵامێکت بدەمەوە بە ڕستەیەک کۆمەڵگای ئێمە هێشتا نەڕۆشتە ناو مۆدرنیتێ بۆ ئەوی ببێ بە کۆمەلگایەکی تەواو ئالۆزی مۆدرن زۆر شت هەیە بە چا خواردنەوەیەک بە قاوە خواردنەوەیەک بە دوو سێ بە یەکگەیشتنی دۆستانە چارەسەر دەکرێت جارێک وتە بۆم نیو سەعات بەڵام ئەتوانم بڵێم لە 5-6 دقا ئەکرێ هەلومەرجێک ئامادە بکرێت لە ڕووی دەرونیەوە بۆی باز بدرێ بە 5-6 دقا ئێستا شتوانن بە 5-6 دقا ئەم شتانە تێپەڕێنن با من یەک شت پێ بڵم من لەگەڵ هەمویان قسەم کردووە پارتی پێویستی بەوە هەیە جارێکی کە متمانە بە یەکێتی بکاتەوە یەکێتی پێویستی بەوە هەیە جارێکی کە متمانە بە پارتی بکاتەوە بۆ ئەوەی ئەم پردی متمانە لە نێوانیانە دروست ببێ پێویستە هەندێک هەنگاوی عاتیفی بنرێ ناڵێم هەنگاوی ستراتیژی ئەزانی من سۆسیۆلۆگم قسەت لەگەڵاکەم ئەڵەم هەنگاوی عاتیفی ئەبێ بنرێت وەکو دوو خۆشەویست کە شاعرێکی کورداڵێ ڕۆژ نییە لە یەک تۆڕەنە بن شەو نییە بە یەکەوە نەخەون ئەوان پارتیشوان بەڵێ ڕۆژ لێک کە تۆرن شەویش بەیەکەوە ئەخەون بەڵێ ئێستا شوایە ئێستا شوایە دکتۆر ئەوەی ئێمە لە بەردەم پەردەکەی ئەیبینین جیاوازە لەوەی لە پشپەردە چیە گوسەری بەڵێ ئەوەی ئێمە ئەیبینین لە بەردەم پەردەکەیە نەک بە 6 دقا و بە 6 مانگ و لەوانەیە بە ساڵیش پێکنەیە ئەوەی کە بین لە بەردەم پەردەکە ئەوەی قسەکانی بەرپرسەکانە بینی بەڵام لە پشپەردە لەوانێ شتێکی جیاواز بێ ئەوەی پێشپەردە شانوەیە ڕێگەمەدەی پێشەوەی وەڵامی و پرسیارە دەمەوە وەڵامی پرسیاری یەکەمی شت دەمەوە ئەی بۆ 2 ساڵ و 3 مانگ چونکە پرسیارەکە لەسەر پێکێنانی حکوومەتە بۆ 2 ساڵ و 3 مانگ ئەگەر بێت و ئەم لە سەدا 25 ئیستیسمار نەکرێ بۆ ئەبێتە 2 ساڵ و 3 مانگ چونکە لە هەموو حاڵتەکانە مانگی نۆڤەمبەری ساڵی داهاتوو تو هەڵبژاردنت هەیە واتە هەڵبژاردنەکە پێکێنانی حکوومەت دوا ئەکەوێ پێی ئەو لە سەدا 75 بۆ دوای هەڵبژاردنەکانی عێراق بۆ تۆ و منیش ئەزمونێکی زۆر گەورەمان لەگەڵ دەوڵەتی عێراقیە هەر کاتێک هەڵبژاردن ئەکرێ بەلای کەمەوە 9 مانگە بەلای کەمەوە 9 مانگە بەلای زۆرەوە ساڵێک و 9 مانگی ئەوێ ئەگەر هەموو ئەمانە لە یەک بدەی نزیک ئەبینەوە لە 2 ساڵ و 3 مانگ 2 ساڵ و 2 مانگی ئەوێت تاوەکو حکوومەتێکی عێراقیت بۆ دروستە بێ بۆ ئەوەی پۆستەکانی بەغاو پۆستەکانی هەرێمی کوردستان وەکو پاکێجێک مامەڵەی لەگەڵا بکەن ئەمەش باو ئەم ڕستێت پێ بڵم ئەمەش زۆر خراپە بۆ هەرێمی کوردستان کەواتە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کەنە قوربانی پۆستەکانی خۆیان
ئەگەر بۆ 2 ساڵ شتێک تۆکو ڕۆژنامە نووسێکە توانی ئەوە بڵێ بەڵام من بە زمانێکی تر پێت ئەڵم من پێت ئەڵم بەداخەوە ئیرادەی سیاسیان نەیانتوانی لە دۆخێکی ئاوا نیشتمان بخەنە پێش حیزب من هەمیشە نیشتمانم لە حیزب زۆر پێگەرنگترە من پارتی نیم من یەکێتی نیم من سەر بە هیچ بلۆکێک نیم بەڵام بۆچی هاوکاری هەموو حیزبەکانی کورد و هەرێمی کوردستان بۆ لە پاریسەوە هاتوومەتەوە لەگەڵام هەموو حیزبا دانیشتم زانین لەبەرچی تەنها و تەنها لەبەر یەک ئامانج ئەوەیە کە هاوڕێتی ئەم حیزبانە بکەم کە بەرپرسیارن لە بەرامبەر کۆمەلگای کوردستانیا کە نیشتمان بخەنە پێش حیزب کە بەرژەوەندی نیشتمان بخەنە پێش بەرژەوەندی حیزب ئەیخەن کاتە بابیان خەینە بەرەم تاقینەوە ئێستا لە بەردەم تاقینەوە گەورەکان کلەیەک لە تۆکرێ فەرمووتۆر ئەڵێن لەگەڵ پارتی هەمویان نەبینێت بەڵام حەزبەکانی تر هەمووی نەبینی ئەگلەیەکە ئەسڵ هەر لە سەرتاوە هەڵەیە لەبەرشی چونکە یەکەم ئەکتەری سیاسی کە من بینیم ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیش وتەبێژی فەرمی یەکێتی لەو گەورەتر هەیە ئەسانی چۆن کەسی تەنها و تەنها سیرکە من بۆ نەچووی لەگەڵ بافڵ تاالبانی دابنیشی ئەزانی چۆن کە کۆڤان سیرکە من ڕێزێکی زۆر بێسنوورم بۆ سەرۆکی هەموو حیزبەکان هەیە لەو لە چەپی چەپ بۆ ڕاستی ڕاست نەک هەر ڕێزم هەیە بەڵکو هەموو توانەکان مەخەمەکار بۆی هاوڕێتی هەمویان بکەم بۆ ئەوەی لەسەر مێزەکەی نیشتمان کۆ ببنەوە تەنها و تەنها یەک گرفتە ئەوش گرفتی ئەجەندەیە خۆ دەزانی من تەنها چەند ڕۆژێکی کەمم لە بەردەسایە و ئەسڵی هاتنەوەکەشم بۆ ئەوە نەبوو کە من لەگەڵ سەرۆکی حیزبەکان و حیزبەکان دابنیشم بەڵکو هاتنەوەکەم بۆ جێبەجێکردنی هەندێک ڕێکوتنە لەگەڵ چەند سانکۆیەکی عراق و هەرێمی کوردستانە من ئەوە ئەسڵی هاتنەوەکەمە بەڵام لەبەرەوەی ئەجەندەکەم کەمە ئەوەی دەستم پێ بگا و ئەوەی دەستی بە ئەجەندەکەی من بگام من لەگەڵ یانە کۆ ئەبمەوە بۆیە حەزەکەم دڵنیابی داواکاریەکی چی بوو بەڵێ داواکاریەکی چی بوو باشە و پرسیار لە وتەبێژی فەرمیەکێتی نیشتوانی کوردستان بۆ ناکەی خۆت لەگەڵی دانیشتوی ئەخدا سعدی ئەحمەد پیرا دانیشتوی گفتوگۆی من لەگەڵ سەرکردایەتی یەکێتی نیشتوانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان یا هەر یەکێک لە حیزبەکانی تر کە پێم خۆش نییە ناویان بێنم چونکە ڕەنگە خۆیان پێیان خۆش نەبێت دکتۆر سیرکە دڵنیام مەزانی داواکاریان چی بە دڵنیاوەزان داواکاری بەڵام ناتەوێت بڵێ من شرعیەتی ئەوە نییە بە ناوی حیزبێکی کوردستان و نەپارتی نەیەکێتی نە هیچ حزبێکی تر قسە بکەم من بۆچوونی خۆمت پێ ئەڵم لەسەر ئەوەی کە تێگەیشتم لە بۆچوونەکانی ئەوان تێگەشتی ئەگەر پرسیار لە خودی خۆم بکەیت من پێت ئەڵم بابەتەکان چین بابەتەکان چۆنن بەڵام ئەگەر بە من بڵێ داواکاریەکانی یەکێتی بەلای منی ڕۆژنامە نووس گرنگترە ئەزانم لەسەر فلانشتە و فلانشتە و فلانشتە سەتان کردووە بۆ نمونە تۆ لە فەیسبوکەکەی خۆت هەموو نووسیوە باسی با بڵێن پێکێنانی حکوومەتە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیوەندی لەگەڵ حکوومەتی عراقیە ئەمانە سەردێرن ناوەڕۆکەکە گرینگە لە خزمەتتان باشە داواکاریەشتی پێم ناڵی تازە پێم داواکاری یەکێتیت پێڵام نەپارتی نە حیزبەکانی تر بۆ چونکە ئەم داواکاریانە لە ساتە وەختی مفاوەسات و دانوستانن لەکە لە پشتی پەردەکانەوە ئەکرێن بە بۆ چوونی من کاتێک کە بە یەکتری ئەگەن ڕەنگە ئەمەت بەلاوە گرنگ بێ بە بۆ چوونی من کاتێک بە یەکتری ئەگەن پێویست ناکە بە هیچ جۆرێک تەنانەت یەک کامیرشان لەگەڵا بێکە ڕسمیان بگرن چونکە ئەو یەکێتی و پارتی پێش کامیرە ئەو یەکێتی و پارتی پشت کامیرە نین تۆ بتەوێنێتەوێ کاتێک یەکێک لەم دوو حیزبە گەورە پێش کامێرە و پشت کامێرە بەڵێ یەکێک لەم حیزبە گەورە لە بەردەم کامیرا لەگەڵ ئەوی ترا کۆ بێتەوە دڵنیاتەکەمەوە جۆری بۆین باخەکە جۆری پێڵاوەکانیان ڕەنگی قاتەکانیان هەمویان حساب کردو بۆ چونکە هەموو ئامانە ئاماژن بۆ جەماوەرەکەی خۆیانی ئەنێرن بەڵام لە پشتی پەردەکەەوە ئەکرێ بۆین باخش لابن و قاتیش لابن و پێڵاوەکانیشان لابن و بە زمانێکی تر قسە بکەن بۆیە بە بۆچوونی من بۆی دانوستانەکان سەر بکەوێ باشترین ستراتیژی کە بیکردنە بەر ئەوەیە کە هیچ ڕۆژنامە نووسێک داوت نەکەن ڕۆژنامە نووس داوت نەکەن بۆ چونکە ڕۆژنامە نووس یاریەکان لێ تێکەدا چونکە ڕۆژنامە نووس ئەمەیە کە تۆ ئەیکەی یانیشی تۆ زانیاری تێکمدا نادوم زانیاری وەرەگرێت تۆ ڕۆژنامە نووس بۆی ڕۆژنامە نووسە بۆی زانیاری وەرگێ وانە بۆ ئەوەی دەست بخاتە ناو تەفاسیلەکانەوە دۆخی هەرێمی کوردستان ئێمە تێک دەرینیان خۆیان ڕێک ناکەون ئێوە دۆخی هەرێمی کوردستان ئەوەندە ئاڵۆزە ئەوەندە ناسکە ئێمە پێویستمان بەوە هەیە کە پارتی وێکێتی لە دۆخێکی زۆر ئارامە
دوای ئەو حملە هەڵبژاردنە زۆر توندە خۆیان نەتواننەوە بڕیارە بدەن. بەڵێ ئەو لە دۆخێکی زۆر ئارامە بە عەقڵێکی ساردەوە بە کولتورێکی ساردەوە دانوستان لەسەر بابەتە هەستیارەکان بکەن کە ڕێکەوتن بێنە بەردەمی کاکە کۆڤان بڵێن ئادەی پرسیارەکانی خۆت بکەن. ئەو کاتی شەوازانیاریمان پێ دەدەن بۆ ئەو کاتە ئاسان ئەو کاتە ناتوانانی تێکی بی ناتوانم تێکی باوەڕ بکە دکتۆر ڕۆژنامەنووسی بانەڵم قوڕ بەسەر باشە ناتوانێت ئەوەندەش بکە ئەگەر کەسەکە میوانەکە خۆی قسە نەکە یعنی ئەوەی کە تێک دەرەکەی ئەوەی کە قسە ئەکاتن نەوەکو ڕۆژنامەنووسەکە وانە ئێستا یەکێتی و پارتی کەرەک ناکەون ڕۆژنامەنووسی قوڕ بەسەر چی بکە ئەوان بڕیاریان داوە کە من فلانە پۆستەمەوە و فلانە پۆستەمەوە ڕێک ناکەون نەک ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەنووسەکە بەسەوێت تەفاسیلێک بزانێت کەوانە باسییان لە چی کردووە کۆبنەوەیان کردووە با بۆ ڕۆژنامەنووسەکە باسی نەکە نێستا تۆ خۆت وتت من نەمتوانی زیاتر بڕۆم گوتت من نامەوێت باسی داواکاریەکێتی بکەم بەڵام ئایا هەموو کەسێک وەکو منەکات کەواتە خەتە ڕۆژنامەنووسەکە نییە خراگە تۆ زۆر ئایخیتە دۆخێکەوە ڕۆژنامەنووسە میوانەکەت ناچارەکەی بەوەی هەندێک پێ بڵێ کە دوای پەشیمان بێتەوە ئەتوان پرسیارێک لێ بکەم باڵێ چەندێک ئەم بەرنامەیەت هەیە ساڵێک زیاترە ئایا چەند میوانت هەبووە دوای ئەوەی کە بەرنامەکە تەواو بۆ پەشیمان بوون لەوەی کەوتویانە هەت بۆیانە دڵنیە هەبووە ئایا تەسریحی نەداوە کە گرفت دروست بکات لە هەرێمی کوردستانە دڵنیام هەبووە منیش نامەوێت بچمە تەفاسیلەکەی بۆیە تەنانەت لە وڵاتێکی وەکو فەڕەنساشە با پێت بەڵێم لە وڵاتێکی وەکو فەڕەنساشە کاتێک بابەتەکان زۆر هەستیارە بن تەنانەت شوێنی کۆبوونەوەکەش نازانرێ یعنی چەندین جار ئاگام لێ بۆ دانوستانی نێوان چەپەکان خۆیان بۆ دروستکردنی حکوومەت چەندین جار شوێنێکیانی ئەلان کردووە هەموو میدیا ڕۆژێتەوە شوێنە ئەوان لە شوێنێکی تر کۆبوونیان کردووە چونکە میدیا ئەتوانێت تێکی بات کۆبوونەوەکە باش بەڵێ دکتۆرە چینە سەر ئەو پێکێنانی حکوومەت باس لەوە کرد کە 6 مانگە خەیانێ و لەوانەیە کەمتر پێک بهێنرێت و لەوانەش 2 ساڵ زیاتر حکوومەت پێک بهێنرێت بینە سەر بابەتی بەغدا بەڵێ کورد و بەغدا بەڵێ باشە ینی ئێستا وای لێ هاتووە خەڵک بەردەوام چاوی لەوەیە لە کەناڵەکانە باسی موچە بکرێ هەندێک کەس تۆ لەگەڵ من داخل بووی لە بەرنمەیەکە باس لەوە کرد کە کورد ئەبێ حەقی خۆی لە بەغدا وەربگرێتەوە پێت ئەڵەن عێراقچی بەڵێ وایە ئێستا شەمان بیر و بۆچوونت هەیە لەسەر چی لەسەر ئەو بابەتە کوردە بێت لە بەغدا بێت و خۆی من یەکێکم لەو کەسانەی باوەڕم بەسەر بەخۆیی کوردستان هەیە چەندین ساڵە لە ئەوروپا یەکێک لە خەباتەکانی من بۆ سەربەخۆیی کوردستانە و پێم وایە کوردستان ناتوانێت بڕاتە ناو مێژووی مۆدێرن هەرچەند هەندێک خەڵکە ئەم قسان پێ ناخۆشە تاوەکو دەوڵەتی نەبێ بەبێ دەوڵەت تۆ ناتوانانی پێگەیەکت هەبێ لە ناو سیستمی جیهانیا تۆ تا ئێستش کە هەرێمی کوردستانت هەیە ڕاستە مامەڵەت لەگەڵاکرێ بەڵام لە چوارچەوەی عێراقا لەگەڵاک بۆیە ستراتیژێتی کورد ئەبێ پێش هەر شتێک ستراتیژێتی دەوڵەت بێ بەڵام با من شتێک بە تۆ بڵم ئێستا ئێمە بەشێکین لە ئێران یا بەشێکین لە عێراق باشە بەشێکی لە عێراق بەشێکین لە فەڕەنسا یا بەشێکی لە عێراق بەشێکین لە عێراق کێ تۆی ژینۆساید کرد باشە عێراق کێ تۆی ئەنفال کرد عێراق کێ کیمایی بەسەر توا کرد عێراق کێ 8,000 بەرزانی قەتڵ و عام کرد عێراق کێ 4,200 لادەی سووتاند عێراق هەموو ئەمانەی بە تۆ کردووە ئێستا کە تۆ دەرفەتێکت بۆ دروست بووە کە عێراقی عەرەبی بەکار بێنیت ئەتوانین جا بەکاری بینی بامڕست بۆ تاوکەم بەکار بێنیت بۆ ئەوەی هەموو ئەوەی کە کردوێتی بەرامبەر تۆ بینای بکەیتەوە هەموو ئەوەی کە ڕوخاندووە لە قوڕگی شێری ئەوە دەری بێنی بینای بکەیتەوە ئەگەر ئەمە عێراقچێتی بێ کاکۆڤان ئەوە هەموو ناسیۆنالیستێکی کورد عێراقیە ئەگەر تۆ ئەمە ناو بنێ ئەگەر خەڵکیەکەی ئەمە ناو بنێ عێراقی بەداخەوە کاکۆڤان ڕێگەم بدا ئەم ڕستەیە بڵم زۆر جار گوێگر زۆر جار هەندێک خوێنەر هەندێک لە کاتیگۆری لە خوێنەر لە گوێگر تێناگەن لەوەی کە تۆ ئەیڵی تێناگەن لەوەی کە واقعڵی من واقعەکە باس لەوە ئەەکەم ئەڵێم شەڕی من لە بەغایە ئەبێ بەغا ناچار بکەم هەرێمی کوردستانی پێ ئاودان کەمەوە ئەبێ بەغا دەتوانی بەڵێ ئەتوانی بەڵێ ئەتوانی بۆچی ئەتوانی جاران بەڵام نیان کردووە ناخێ نەمان کردو بۆ سێکە تۆ پۆستی سەر و کۆماری کێ کووردە
سەرۆکۆمار ئایا مافی ئەوە هەیە بڕوا لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتیە بە زمانی کوردی قسە بکایانە هەیەتیانە ئارتیکڵی سیامی دەستوری عراقی پێ دەڵێ کۆ سەرۆکۆمار بوو وەزیری دەرەوە هیچ کووردا ئێکاکە خۆتە جارێ ئەسڵان هەر تۆ ئەم دوو دەستگایەت هەیە لە دەوڵەتی عراقیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی قسەکە لەم دوو دەستگایە شتێکی ترت هەیە لە ناو دەوڵەتی عراقیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی قسە بکە نیتە وەزارەتی ناوخۆت و پەرلەمانت سەرۆک وەزیرانش هەموو لە ڕێگەی ئەم دوو دەستگایەوە ئەم دوو دەستگای خۆتە ئایا توانیوتە تۆ ئەم دوو دەستگایە بەکاربێنی بۆ ئەوەی خزمەتی هەرێمی کوردستانی بێت ئەمەیەک دوو هەم وەزارەتی دادی کێ باشە هەری کووردا هی کووردە 600 پۆست هەیە لە ناو حکوومەتی ئەسڵ ئێمە کە ڕێکەوتوین بە ئەمەش زانیارێت پێ بڵام ئەمە بەس کورتی بکەیت چەند خۆ یەک دوو خولەکم ماوە بەسی چرکە پێت بڵام ئێمە لە ناو دەوڵەتی عراقیە کاتێک ئەمریکا داگیری کردووە لە 120 هەموو پۆستەکانی عراقی بە ئێمە داوە واللهی با پێت بڵم کاکۆڤان ئەگەر منی هەرێم نەتوانم بە لە 120 پۆستەکانی هەرێم نا عێراق کوردستانی پێ ئاودان کەمەوە من ئەبێت ڕەخنەکان لە خۆم بگرم یەک خولەکم ماوە باسی دۆخی ڕۆژهەڵات ناوەڕاستکەن چونکە سەرەتای بەرنامە باسم کرد دۆناڵد ترامپ بۆتە سەرۆکی ئەمریکا بەڵێ شەڕی با بڵێن ئیسرائیل لەگەڵ حەزب الله باشە لەگەڵ ئێران لەگەڵ فەڵەستین بەسم لە غەزەیە چی بەسەر دێ بەس بە کورتی وەڵامدا بە کورتی دۆناڵد ترامپ دووسێ هەفتە لەمەوە پێش لێدوانێکیدا وتی ئیسرائیل زۆر بچووکە ئەبێ گەورە ببێ ئەمە ئەگەر تۆ لەم لێدوانەی دۆناڵد ترامپ وت ببیتەوە لە هەموو هاوکێشەکان تێگەیشت سپاس بۆ دکتۆر عادل باخەوان بەڕێبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ یۆش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن سپاس دکتۆر